لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 313 لواني كاين تفسير قرآن بيروز بما خزمتان بس رضامن دي خواهي قول وهوادان مئوي آزيش سودي لور بقرن. برزان هل درجة آتكاني توزيع ميراث خواهي قول سبحانه وتعالى دفرمي ولكم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد. لا آتكي رابردو خواهي قول سبحانه وتعالى بشي كرو كتي تحديد كرد أقر دايكو بابيك دايكي عن بابيك بمريتن من دالي بجيبيلي كرو كت ديارة باسي لو كركوا لدواي أويك بشي أجر أو مردية دايكو بابي خوي هبي دايكو بابي لدردسي بشيان هي وهروها يقلو دوها وسرا بياو كمردية خيزانة كيما أويش بشي هي يان آفرة كمردية مردي ما بشي لدردين باقي أوي دمينتوا أجر أو كسا كرو كتي لدواي خوي بجيبي منه أو ديار ميراث كلب كرو كتكاني دبي للذكر مثل حظ الأنثيين وتلبو هر كريك دو هنديك سكان أجر بيتو أو كسي كوا دمري تنها كز لدواي خوي بجيبيلي أجر يكتي لدواي خوي بجيهش أو نيوي ميراث كلبوية أجر لدو كز برو زياتر بو دو كتو أو زياتر أو زسيت صار حتى آخري أو لبو أو جمارك سلدو برو زياتر دو لسر سي ميراثكان لبو هيا وهروها لو آت خواهي سبحانه وتعالى ميراثي دايكو بابي تحديد كر كسي كوادمري أجر دايكو بابي هبيتن أجر أو كسمردية من دالشي لباش بجيب مني أو دايكو بابي هريق لوانا الشاشيتيان هيا بلام أجر أو كسمردية من دالي نبيو هاو سرجيريشي نكرد بي تنها دايكو بابي ميراد قريبا أو داشي سيتشي هي أويدا من التوا لبو بابي تي أجر أو كسي كدمري هاو سرجيري كردبي أو بشي هاو سركلي دردن أو زا باقية كي سيتشي لبو داشتي أو يمايتو لبو بابي تي أجر أو كسي كدمري هاو سرجيري نكردية بلام خوش كبراي لباش خوي بجي هشتيا خوش كبرا زياتر ليك لباش خوي بجي هشتيا ومن داري شيني وهاو سرجيريش نكدي ودايكو بابي ما لو حالتي بشي دايش دبتشاشيك أو تريان لبو بابيتي أو بكورتي همو أو بشانة بو كوالا آتي رابردو خواهي قول باسكر ليرة دا لو آتا خواهي قول سبحانه وتعالى بشي هاوسر لباش هاوسر كي تسنور دقريتن ولكم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد كواتا ليرة دا باز لكسيك دكاكوا آفرتك مردية ميردكي تسندي وردقري دفرمي نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد أجر أو جني كدمري من دالي نبي بهيج شويق نلو بياوي نلهيس بياوي شديكا أو ميردكي تسندي لبوها ولكم نصف ما ترك أزواجكم نيوي ميراتي أو جني بياو كديبا نيوي ميراتي أو جني كواهيز من دالي نلو بياو نلو غيري أو بياوش أو نيوي ميراث كلب وبياوكي فإن كان لهن ولد فلكم الربع مما تركن أدي أجر أو جني كدمري من دالي هبي أو زاو من دالي سواء لو بياوي بي ياخذ لميرد شي تربي بيشي أو بياوي لو حالتي ميراثي بياوكي كباب لخزانكي كلوي بزيدمي ما دام جنك من دالي هي دبيت تاريك كواتا أجر من دالي نبي نيوي ميراث كدبا أجر من دالي هبي أو جنا أو لو حالتي تساريق لبو بياوكيا أين اللي رجد فرمت من بعد وصية يوصين بها أو دين بلام كنجين أو ميراث توزع ذكري أو بياو أو بشي خوي دبا لباش أوي أجر أو جنا وصيتي كردبي قتمان لبو هركسي كي كوالا سر مرقة وصية لما لكيب كواتا بشيق لما لكيب كاتا خير أعلى حد كانت وين زياتر بخشي سيكا سونك لو حالتي زياتر بدستو نما أويت كي ميلاد جركانيتي أجر كم تريج ببخشي باشترى تاوك ميلاد جركاني لفاش خوي
فەقیر نەبن. ئیتر ئەگەر ئەو ئافرەتەی کە لە سەرمەرگ وەسیەتی کردبی ئەو بەشی وەسیەتەکە دەردەهێنرێ، ئەگەر قەردیشی لەسەربی ئەوە پێویستە قەردەکەش دەربهێنرێ، ئەوجا باقیەکەی بۆ شێوەی تەوزیع دەکرێ و نیوەی لە بۆ پیاوەکەیت یان چارێگەش لە بۆ پیاوەکەیت ئەگەر منداڵی هەبی. ئەدی بەشی ژنەکەی چەندە لە میرات پیاوەکەی؟ وەلەهن الربع مما تركتم إن لم يكن لكم ولد. کاتێکەوە ئەنگۆ دەمرن خێزانەکانتان لە پاشتان بەجی دەمینێن، خی گەورە دەفەرمی لە بۆوان هەیە چارێگەکی ئەو ماڵێکە ئەنگۆ بەجی دێنن ئیژنەکەی ئەگەر منداڵتان نەبی، ئەگەر منداڵتان نەبی ئین لەم یەکن لەکم وەلد، کەواتە ئەگەر منداڵت لەو ژنەی نەبی یاخود لە غەیری ئەو ژنە ئەگەر ژنی دیکەت هەبی، ئەگەر هیچ منداڵت نەبی ئەوە ژنەکەت لە پاشی مردنی تو چەند وەردەگری؟ چارێگەک. ولهن الثمن عفوا فإن كان لكم ولد فلهن الثمن مما تركتم فإن كان لكم ولد. ئەدەگەر منداڵتان هەبی وەچی دەمرن لە بۆوان چەند هەیە؟ لەو حاڵەتەی بەشی خێزانەکە دەبیتە هەشتیەک، بەشی خێزانەکە دەبتە هەشتێک. تەبەن لێرەدا ئەگەر پیاوێک بمری منداڵی هەبی خێزانەکەی هەشتێک وەردەگری، ئەدی ئەگەر بمریتن منداڵی نەبی خێزانەکەی چارێگەک وەردەگری، کەواتە دیسان دێتەوە سەر و قاعدەی للذەکەر مثل حەظ الأنثەیین، لە بەرەوەی لە سەروتر فەرمووی پیاو لە میراتی ژنەکە یان نیوەی هەیە یان چارێجێ، بەڵام میراتی ژن لە پیاوەکەی یان چارێگە یان هەشتێکە. دیسان دێتەوە سەر و قاعدەی لەبەرچی لە بەرەوەی مەسئولیەتی پیاو قورسترە لە مەسئولیەتی ژنان. ئەو ژنە پێویستە بەخێو بکرێ، ئەو ژنە پێویستە بەخێو بکرێتن، ئەو جە منداڵی هەبی منداڵەکەی بەخێو دەکا، ئەگەر نا باب و داچی خۆی بەخێو دەکا، ئەگەر نا خوشکوبرای بەخێو دەکا، ئەگەر نا نزیکترین عەسەبەلەی پێویستە بەخێوی بکاتن. ئیتر ئەوە بەنسبەت میراتی پیا و ئافرەت بەرامبەرکرد. یەک ملاحەزە لێرە دەمینێ کاتێکەوە بەشی خێزانی دانا لە میراتی پیاوەکەی، دیارە ئەگەر یەک خێزان بی وەکو گوتمان بۆ شێوەی تەوزیع دەکرێت، چارێگەچی هەیە لە میراتی پیاوەکەی ئەگەر پیاوەکەی هیچ منداڵی نەبی، ئەگەر پیاوەکەی منداڵی هەبی ئەوە هەشتیەکی هەیە یان دەبتە نیوە. ئەدەگەر دوو خێزانی هەبی ئەو پیاوەیان سێی هەبییان چاری هەبی، ئەوە دوو بیان سێ بیان چاربی بەشیان بە هەمویان ئەو هەندەیە، بەشیان بە هەمویان ئەو هەندەیە. والله ئەعلەم. عینی لە پاشەوە دەفەرمی من بعد وەصیەة توصون بها ئەو دەین، ئەو میراتە ئەو بەشە لە بۆ خێزان دادەندرێ لە پاش ئەوەی کەوا ئەو کەسەی کە دەمری ئەگەر وەسیەتی کردبی پێویستە بەشی وەسیەتەکە دەربهێنرێ، ئەگەر قەردی لەسەری پێویستە قەردەکە دەربهێنرێ، قەردەکە دەربی. هەتا هەندێک لە عولەما دەڵێن ئەگەر ئەو کەسە ئەو پیاوە یان ئەو ئافرەتە کە دەمری طبعا لە ضمنی ئەوەی وکوتمە وەسیەت یاخود قەرد چەند شتێک شێ پێویستە ئاگامان لێبی. مەسەن ئەو پیاوە کە دەمری ئەگەر مارەیی مؤخەرەی خێزانەکەی نەدابی، خێزانەکەشی عەفوی نەکردبی، ئەوە لە بۆی هەیە لە میراتی پیاوەکەی بجێڕتۆ بەرەوەی قەردێکە پێویستە بیداتەوە ئەو دوای میرات کە تەوزیع دەکرێت. ئەوە یەک. هەندێک لە عولەما دەڵێن هەتا ئەو کەسەی کەوا حەجی لەسەر و حەجی نەکردیە، ئەوجە لە پیا و لە ئافرەت پێویستە لە میراتەکەی پێش ئەوەی میراتەکە دەربهێنرێ عینی بەشی بەدەل حەجێکی لۆ دەربهێنن، ئەوجە دوای میراتەکە توزيع بكري من بعد وصية توصول بها ودين. وإن كان رجل يورث كلالة أو امرأة وله أخ أو أخت. أدي أجر بياويك بمري يورث يعني أو بياوا ميراد لباش خوي بزيديري برامبت شويك كلالة بشويك دمري أو بياوا كلالة للاين لغته واتا وكو إكليلك وكو بازنيك بوشوي للاني وكو مصطلح الشرعيش وكو إمام أبو بكر خواي جورا لي رازي بدفرمي أو كسيك كدمري من لا ولد له ولا والد واتكسيك كدمري نمن دال لفاش خوي بزيهشتي نداكو بابي الشهية أو بيد قتريك كلالة لو حالتي وإن كان رجل يورث كلالة أو امرأة ياخذ آفرتك بوشوي بمري إيش كلالة بي واتنداكو بابي ما بيتن نمن دالي شيها بيتن لفاش خوي بزي بيتن ميراتي وانا تسيلة دي وله أخ أو أخت إن زابراش لفاش خوي بزي بمري يان خشكيش لفاش خوي بزي بمري ديارا أو خشك براي كلير دباسي دكا من الأم تنها لديك بدليل وإلى آتكي أخيري لمن دري حكمي أو
خوشک و برایانە باز دەکات کەوا داک و بابیان یەکە یاخود لە بابی یەکەن میراتیان جودایە بەڵام ئەدی ئەگەر کەسێک خوشک و برای هەبیتن تەنها لە دایکی بی تەنها لە دایکی بی لە بابی نەبی وەکو لێرەدا طبعاً جمهوری مفەسرین لەسەر ئەوانە ئەو بەشەی کە لێرەدا باسی دەکات لە بۆ کەسێکە کەوا خوشک و برای لە دایکی بی لە بابی نەبی بە هەر حاڵ پیاوێک کە دەمری نە منداڵ لە پاش بەجیمەیە نە داک و بابیشی هەیە و یاخود ئافرەتێک کە دەمری نە دایک و بابی هەیە نە منداڵ لە پاش بەجیمەیە بەڵام برایەکی هەیە لە دایکیتی یان خوشکێکی هەیە لە دایکیتی فلكل واحد منهما السدس هەر یەک لەوانە شەشیەکی دەبن یان لێردا برایان خوشک فەرقیان نییە لە میرات بڵێ دوو بەشی ببانە هەردووچیان یەک بەشیانە یەک حسانی ئەویش شەشیەک هەتاکو ملاحەزەمان کرد لە ئاتکەی ڕابردووش هەرچەندە گوتمان کە کەسێک کە مرد خوای گەوردە فەرمی کوڕ و کچی بەجێهێش للذەکر مثل حظ الأنثيين بەڵام دواتر کە بەسشی داک و بابی دانا فەرمی ئەگەر کەسێک مرد منداڵ لە پاش بەچیما و داک و بابیشی هەبی لە بۆ هەر یەک لە دایک و بابی لە بۆ هەر یەک لە داک و بابی شەشیەکیان هەیە فلكل واحد منهما السدس کەواتە تەماشاکە لە چەند حاڵەتێک ژن و پیا وەکو یەک دەبا ژن و پیا وەکو یەک دەبا ئیتر لێرەشدا کەسێک مردیە منداڵی نییە و داک و بابی نییە بەڵام برایەکی هەیە یان خوشکێکی هەیە کە لە دایکی تەنها لە دایکی مشتەرەکە لەو حاڵەتە هەر یەک لەوانە شەشیەکی دەبا فلكل واحد منهما السدس فإن كانوا أكثر من ذلك فهم شركاء في الثلث أدي أجر زياتر بن لوي وتمزمع خوشك برایەکی هەبی لە دایکی بی ئەوانە بەشیان چەندە عینی دەفەرمیتن فهم شركاء في الثلث ئەوانە هەمویان شەریکن لە سێیەک کەواتە چەند خوشک و برایەک بن لە دایکی سێیەکیان دەدرێتێ بە هەمویان لە بینیان تەوزیع دەکرێ عینی بە هەمان شێوە کوڕ و کز وەچیەک وەردەگری عینی بە هەمان شێوە دەفەرمی من بعد وصية يوصى بها أو دين غير مضار لەو حاڵتە عین دەفەرمی ئەو میراتە بەو شێوەی تەوزیع دەکرێت لە بۆ خوشک و برایەکانی کە لە دایکینە بەڵام پاش ئەوەی ئەگەر وەسیەتی کردبی لە وەسیەتەکەی دەردەهێنرێ لە میراتەکەی وەسیەتەکە دەردەهێنرێ و هەروەها ئەگەر قەردی لەسەربی قەردەکەش دەردەهێنرێ ئەوجا بەو شێوەی تەوزیع دەکرێتن بەڵام لێرەدا قەیدێشکەش لۆ زیاد کرد دەفەرمی غەیرە مضار بەڵام ئەو وەسیەتێک کە ئەو کەسە دەکا کە لەسەرە مەرگە بە مەبەستی ئەوەی وەسیەت نەکا کە زەرەر لە میراتگرەکانی بدا زەرەر لە میراتگرەکانی بدا یعنی کو گوتمان ئەخیر شت کەوا دەتوانی کەسێک کە لەسەر مەرگە بیبەخشی سێیەکی ماڵەکەیتی هەر ئەوەندە دەسەڵاتەی مایە لەوەی زیاتر ناتەسەڕف بکە ئەگەر بڵێ نیوەی ماڵەکەم دەبەخشم ئەوە زەرەردانە لە میراتگرەکانی یاخود دەزانی میراتگرەکانی محتاجن فەقیرن پێویستیان بۆ میراتەوی هەیە بەڵام ئەو قەزدەن دەچیتن بەشێک دەکاتە خێل بۆی زەرەر لە ئەوەکەی بدا لە میراتگرەکاندا عینی نابی ئەو کەسەوا بکاتن و یعنی ئەگەر هەز بکرێوا دەکە ئەوە وەسیەتەکەی جێبەجێ ناکرێ وياخذ من بعد وصية يوصى بها أو دين غير مضار يعني خذ قرزك نبيتا كوا بمبستي زرر ليدان بي يعني كو يعني أو كابرا بيش أو بمري ياخذ أو أفتر بيش أو بمري قردك لسر أخوي دكا تمام كوا أصلا قردار نية بس نبوي زرر لميرات كان بدا ياخذ كسر قرداريتي دەڵێتن ئەمان قەردی ئەو کەسەم وەرگرتەوە وەریشی نەگرتیتەوە بەس لە بۆی زەرەر لە میراتگرەکانی بدا خوای گەورە فەرمی نابی ئەو شتانەی تێدابی ئەو جا لە کۆتایی ئەو ئاتەشدا دەفەرمی وەصیەتەن من الله ئەوەی کە باس کرا لەو دوو ئاەتەی کەوا باس لە میرات دەکا ئەو وەسیەتێکە لە لای خوا سوبحانه وتعالى وەسیەتێکە لە خوای گەورە دەیکا بەو شێوەی ئەنگۆ میراتەکانتان تەوزیع بکەن والله عليم حليم والله سبحانه وتعالى هم عليمة هم حليمة كواتك خواي جور سبحانه وتعالى ميراتي بوشي وي توزيع كردية خواي جور سبحانه وتعالى عليمة آقادار بحالي بندكاني آقادار كوا تشتيك باشا لبو دنيا وقيامتي بندكاني لو خواي جور بوشي وي توزيع كردية على علم توزيع كردية وهروها حليمي شخواي جور سبحانه وتعالى وتحلمه لسر بندكاني وتخواي جور سبحانه وتعالى حلمه هركاتك بندكاني سر بيتي بكن دمو دست سزان لونانيري بكو حلمه فرصتي عند ذاته تاوكو توبي بكنو بقرينو والله
عليم حليم. أخوي قول سبحانه وتعالى لو دعاء وكو باس ما كر میراتەکان تەوزیع دەکا و هەروها لە ئاەتی کۆتایی سوڕەتی ئەنیسا بە پشتیوانی خوای گەورە کە دەیگەینێ عینی بەشێش کە باز دەکاتن لەوانەی کەوا حەقیان هەیە لە میرات بە شێوەیەک تەوزیع بکرێ ئیتر لەو سێ ئاەتە و هەروها باقیەوەش لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەسەلەی میرات دەبڕێتەوە کەوا عیلمێکی زۆر گرنگە وەکو لە سەرەتای ئەو دوو ئاەتە باسمان کرد کە پێویستە موسڵمانێک ئاگادار بی ئەوە حدودی خوای سبحانه وتعالى لە تەوزیعکردنی میرات پێویستە پێی پابند بین وەکو لە دوعات کە دواتریش خوای گەورە سبحانه وتعالى باس لە سزای ئەو کەسە دەکا کەوا پابند نابێت بەو سنوورە و هەروە باس لە پاداشتی ئەو کەسانش دەکا کەوا پێی پابند دەبی. لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا سنوورەکانی خوای گەورە شارەزا بین و موفقمان بکە لەوەی کەوا تێی بگەین موفقمان بکە لەوەی کەوا تێی بگەین موفقمان بکە لەوەی کەوا کاری پێ بکەین تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.